بەناوی خۆی بەخشندەوە مێرەبان سڵاتان لێ بێزان و خۆشەویستان خۆشحاڵین لە بەرنمەیەکی تایبەتی گفتوگۆ بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە ئەمڕۆ لە دۆڵی بالیسانم لەگەڵ کۆمەڵێک گەنج و مامۆسا و لاو و مامۆسای ئاینی تەواوی چوون و توێژەکان لێرە کۆبوونەتەوە 9 شەو و 9 ڕۆژە بە بەردەوامی لێرە ماونەتەوە و بەشێکیان یا تاغی خەویشیان هێناوە تێرە بۆی کە داواکاری مافێکی سەرەتایی خۆیان بکەن کە تەنها شەقام و ڕێگاکەیانە کە بۆ هاتوچۆ بە تەواوەتی گیریان بەدەستیەوە خواردووە وەرزی هاوینە لە شەقامێکی سەرەکی خۆڵم کە تۆز و خۆڵی شەقامەکە بە تەواوەتی هاوڵاتیانی و دۆڵی کە زیاتر لە نزیک 20 گوند دەبێت بە تەواوەتی بێزاریانی کردووە من ئەمڕۆ لەگەڵەوان دەبم خەمیەوان تەوەری ئەمڕۆی بەرنمەکەمان دەبێت لێرە چوار میوان و چوار سێ مامۆسا و هاوکە چوار مامۆسای عزیز میوان من مامۆسا زۆر بەخێر بن خۆشحاڵم سپاس بۆ میوانداری ئێوە با هەر لەوە دەست پێ بکەم لە مامۆسا تقریبەن ئێوە چەند ڕۆژ دەبێت لەسەر شەقامن و ئامانستان چیە لەم خۆ پیشاندانەیە بەڵێ بەخێر بێن سەرچاوم ئێمە وەکو خەڵکی دۆڵی بالیسان بەگشتی و ناحیەی بالیسان و گوندەکانی دەوروبەری پێشتری ساڵ و نیوەک بەر لە ئێستا 9 شەو ڕۆژ هاتین سەر شەقام داوای مافی سەرەتاییەکانمانە کرد کە لە هەموو شوێنێک ئەو مافانە دەبێت فەراهەم بن و بەردەست بن کە لێرە نین دوای 9 شەو ڕۆژ وعدمان پێدرا کە یەک لەو مافانە قیرتاوکردنی شەقامی سەرچیە ئیتر تقریبەن هاتە بەرهەم و دەست بە پرۆژەکرا بەڵام زارێک تر نازانین بەچ بڕیارێک ڕاوەستا و بۆیە ئێمە ئێستا دیسان 9 شەو ڕۆژی ترە لەسەر شەقامین بەردەوامین لە داواکردنەوە دومین جارتانە خۆ پیشاندان بەڵێ باشە حەزەکەم بزانم پاش 9 ڕۆژ و شەو وعدتان پێدرا نەخێر تا ئێستا هیچ وعدێکمان پێ نەدرا ئەوە هیچ وعدێکتان هیچ وعدێکمان پێ نەدرا باشە با هەر لە مامۆسا هاوتاوە دەست پێ بکەم مامۆسا هاوتە ماوەی ڕابردوو خۆ پیشاندانتان کرد 9 شەو و 9 ڕۆژ وەکو مامۆسا باسی کرد لە شەقامون وعدەکان چی بوو کە پێتان درا و تا چەند جێبەجێکرا وەکو جاری پێشتر وعدمان پێدرا وعدەکار ئەوە بووکە و شەقامە نزیکەی 23 کیلۆمەترەوی ینی شەقامەکە قیرتا بکرێت چونکە کەڵکی هاتوچۆی نەمابوو بە هیچ زۆرەکی وعدەکە ئەو وعدەکەیان پێداین و ئەمەش بە تەفاهم دەگەر حکوومەتی ڕێگاکەمان کردو و وعدە ئەو جادەمان بۆ قیر بکرێت بەس ئەوەی کێشە بوو جادەکە پاشی نزیکەی ساڵ و نیوەک نزیکەی تا ئێستا 140 تەواو بووە ینی پرۆژەکە بە نیوەچری بەجێهێشترایە و کێشەن ئێستا دووبارە کاتینەوە سەر شەقام ئەوێ ئەو شەقامە بە تەواو بکرێت بۆ تەواو ناکرێ مامۆسا هۆکارەکان چین ئەوەی کە بەدەستیەوە گەیشتووە هۆکار زۆرن ینی کورت و مختصەر نەک لۆ هەر کێشەی جادەی لۆ هەموو کێشەکانی دیکەی دۆڵی بالیسان کە دۆڵی بالیسان زیاتر لە 20 گوندە نزیکەی 30 گوندە کێشەی دوو ئیداریمان هەیە یعنی ڕەنگە لە هیچ شوێنێکی کوردستانی تقریبا ئەتوانم ئەو قسەی بکەم لەی شوێنێکی کوردستان دوو ئیدارەی وەکو دۆڵی بالیسان زەق نییە لە ئەزالیش دوو ئیدارەی تاو زەقە چونکە ئەمە ئیداریان سەر بە محافەزەی هەولێرین و قەزان شەقلاوەیە بەس وەکو زۆن و لە زۆنی سەوز حسابین ئەو کێشەن لۆ دروستە بی عادەتەن زەمامۆساوان پێشبڕچێ دەکەن لەوەی کە زیاتر خزمەتتانکەنیان پرۆژێ خراوە پێشبڕچێ ئەکەن پێشبڕچیان محەددە ئیشیوان زۆر کەمە ینی عادەتەن ئەنگۆ ئەزانن لە ئیعلام ئیشەکەن ئیشیان کاتی انتخاباتەکانە زیاتر یعنی هەندێک دەستکەوتی تاکو تەرا لێوێ بفرۆشنەوە ئەنا ئەوە شەقام نییە ئێستا و ڕەنگە خۆش پێی داهاتی بدی ینی زۆر شەقام ئێستا هەر خۆڵە پێشتریش ئەوە خۆڵ بوو یان لە نەتیجێ ئەو پرۆژەی ئەوها بەنیوەچری بەجێهێشتراوە بەنیوەچری بەڵێ باشە با لەگەڵ مامۆسا محسینی باسێکی ئەو خەڵکەیە بکەم بزانێ و خەڵکەیە تا چەند مامۆسا خەڵکی و منتیقی ماندووە و لە زمانی قدیم پێشمەرگاتی کردووە وەکو دەڵێن نانی بە پێشمەرگە داوە خەڵکی و دۆڵی چۆن بوونا لە ماڵدا سەرەتا بەخێر بێن بۆ ناو ئەو جەماوەرەی مەغدورەی دۆری بالیسان سەلامەتی مامۆستا بە تایبەتی هەر دۆری بالیسان ینی لە ئارانە و ڕابگرا تا بێتواتە دوو ناحیە و لەوانەیە بە درێژایی 30 گوندی لەسەربی ڕاستە لە خەسارە و تەزحیە و شەهید و ئەنفال و ئەوانە ئێمە پشتی شێرمان بەرکەوتووە مامۆستا پشت شێرمان مارنیە ئێستا لێرە شەهیدی ینی وەکو کچ و کوڕ و گەنج و لاوی نەبی بە تایبەتی خۆمە من دوو برای شەهید و 4 بینداری بنە ماڵی خۆم هەیە لە شێشتەکان ڕابگرە هەتا ئێستا ئێمە هەر تەسحیەمانداوە هەر خەباتمان کردیەوە بەرا زۆر بەداخەوە ئێمە ئەوڕۆ تموحمان ئەوەیە کە ئەو نیمچە حکوومەتەی پێک هاتووە لە هەرێمی کوردستان
حکومەتێک بێ خزمەت گوزار بێ بەرامبەر بەو هەموو تەسحیە و بەو هەموو خەبات و شەڕش و بەرخودانە تێگەشتی ئەمە داواکەین ئەمە لە دژی هیچ لایەنێک هیچ زۆنێک هیچ کەسانێک هیچ حکومەتی خۆ حکومەتەکەش هەر حکومەتی ئێمەش هەر ڕۆڵی ئەو حکومەتەی لە دژایەتی نییە وەکو دژایەتی مامۆستا چەند ساڵێەوە ئەو ڕێتانەیە چەند دەبێت تقریبان هیچ نۆژەن نەکرایتەوە ئەوەن دێت و بزانی ئەمێن بەبیرم دێ لە هەفتایەکان هەفتا و هەشت بوو ئەو جادا کە قیر هەر نەبوو لەو سنوورێ قیر کە لە هەفتا و هەشت زەمانی شای من گەنجۆکە بووم داتمە سەر زادەی دیانگۆ چێوە نەچمە سەر زادەی قیر زادێک لە هەند جۆکردان نەدیتیەوە مامۆستا لەو کاتیوە جادەشی زۆر باش لەو دۆرەی کرا بە دوو پرۆژەی قیری سنووری سلەیمانیە و هەولێر معمەل قیری غەریفانی ینی پێش بڕچیانە کرد چۆن بیکەن لە ئاخیردا هەدەشی تێدا بوو ئۆژەلانێک وەکو لایەنێک بردێ وەکو هەدەشی وەرگر وەکو سیارە و بەخشیش ئەمە بەبیرمان دێ بەس لەو کاتیوە ئێمە بەڕاستی وەکو کردایەتی شۆڕش خەبات شەهید و بەرخودان ئێمە بەڕاستی قسووریمان نەکردووە داواش ئەکەین لەو حکومەتەی کەوا پێک هاتووە نیمچە حکومەتێک پێک هاتووە لەو جەماوەرەی لەو حکومەتەی کە بە حکومەتی خۆی ئەزانین حکومەتیش دەبێت ئەو جەماوەرەی بە خۆی بزانی بەڕاستی دەبی ئەو حکومەتەش بەخۆ دابچیتەوە بەڕاستی ئێمە چۆن خزمەتمان کرد بە کۆڵە پشت بە پشتی وراغ بە شەهید بە قوربانیدان بە گەنجولا و بە ئیختیار بە هەموو شێوەک دەبا حکومەتیش ئەوڕۆ تۆزەک لە تومحی ئەو خەرکەیدا تۆزەک هاوکاری ئەو خەرکەیکە ئێمە داوای تێکەین ئەو ڕێگایە وەکو پرۆژە لە پارەوە من 9 شەو ڕۆژ لەسەر ئەو جادەی بوون ئێستاش ئەو 9 شەو ڕۆژە هیچ داوایشی قورسمان لە حکومەتی خۆمان نەکردە داوایشی بەسیتە ئەو ڕێگا و بانە پرۆژێک کارە بە ئەو شتمان نەبوو کە حکومەتیش لەسەری بیکە دەڵێن ڕێکار بە خۆشیان بازرگانیش پێوە دەکەن ترێلەکانی نەتەجی تێداوی پێم خۆشم نەتی تێدانەبی لەبەرەوەی حکومەتی ئیشی بەو ڕێگایە ئێمە چەند ئیشمان پێ حکومەت دوو ئەوەندە ئیشی پێ ئەوجا با بەڕاستی ئەگەر حکومەتی گوێ لەو میلەتەی ڕابگری لەو مەغدوریەتەی ئەو دۆرەی خۆشناوەتی ڕابگری لێگەیشتی پێمان خۆشە بێتە سەرخەت و ئەو قورفە و ئەو ئیشغالە و ئەو کۆمپانیایە کە دەست بەکار بە و بە قورفەیە کە لۆی دەرسووە و ئێمە نارین بالۆمان دەرسی دەرسووە بەس ئەمەین بال هاوکاری ئەو کۆمپانیاشکە ئەو پارەی کە لۆی دەرسوو بابیدا و قورفەی کە با ئیشەکە ڕانەوەستی و بکرێت باش دەست خۆش بێ با بێمە لای مامۆستا هێدی بزانین ڕەوشی ئەم دۆڵەیە دۆڵی خۆشناوەتیان دۆڵی بالیسان لە ڕووی خزمەت گوزاری مامۆستا بۆ گەنجان و هاوکات بابەتی خوێندن و مامۆستایان ڕەوشیان لێرە چۆنە زۆر بەخێر بن سەرچاوان زۆر سپاس سەلام بەڕاستی نازانم لە کێشە گرفتەکان لە چێندرەوە دەست پێ بکەم بەڵام وەکو خۆت باس کرد لە کەرتی پەروەردە بەڕاستی لە نەحەی بالیسان نزیکەی 150 مامۆستای لێیە لەو 150 نزیکەی زیاتر لە 100 مامۆستای وانە بێژە 100 مامۆستای وانە بێژە کە وەک خۆتان نەزان مامۆستای وانە بێژی چینێکی قەدر لێکراوی ئەو کۆمەڵگەیە بە ئەرکێکی زۆر مافێکی کەم کەواتە ئەوە ئێمە بەغەر ێزانین کە ئەو ڕێژە مامۆستای لەو دەپەرێ هەیە بە تایبەتی کێشەی دیکەمان هەیە مامۆستایەکان کەم خۆیان نەقل کردوتەوە مامۆستاکە دەیهێنن لە هەولێرەوە دەیهێنن و ئەو کێشە گەورەمان هەیە بە تایبەتی کە مامۆستای میلاک دێت لەم دەڤەرەی واتە لە گوندەکان دا ئەمەزرێت پاژماوەیەک بە هەر شێوەیەک بیت خۆی نەقلی شوێنەکان دیکاکە ناسان بە مامۆستای وانە بێت شوێنی پڕکەینەوە بەڵام جگە لەوەی کە فەراغیش دروستە بی باوەڕکە تا مامۆستایەکی وانە بێژدا ئەنەی دەبی خۆپشاندانەچی ئەو هابکەین مامۆستاشمان هەیە ینی مامۆستا و دەرچووی زۆرە مامۆستا و دەرچووی زۆریشە هەل لە زانکۆکانی ژێری من بینیمە لە زانکۆکان بە بەردەوامی منتیقی خۆشناوەتی زۆرترین تەڵەبەی لە زانکۆکان ئەگەر بەس دەرچوەکانی خۆمان دابمەزرێنن باوەڕکە لێشی زیادە بیت بەس دەرچوەکانی خۆ لە هەموو اختصاسەکانی شەتان هەموو اختصاسەکان باشە خزمەت گوزاری بۆ گەنجان چۆنە یاریگاکان خزمەت گوزارێک نییە تەنها یەک یاریگای دەستکردمان هەیە لە سنتەری نەحەی بالیسان کە زیاتر لە 10 ساڵە تێک چووە تا ئێستا لەوانەیە لە هەموو هەڵبژارنەکان ئەو حیزب و حکوومەت و هەمووی دێن دەیکەنە ڕێکلامی هەڵبژاردن بەڵام تا ئێستا نۆژەن نەکراوەتەوە یعنی نازانم باسی چی بکەم یعنی مامۆستایەوە بەس کێشەتان ڕێگاوبانەکە نیە لە ڕووی خزمەت گوزاری شوێرە گوزاری باوەڕکە یعنی ڕێگاوبانی گوندەکانمان زۆر خراپە لە هەموو گوندەکان کێشەی تۆڕی ئاومان هەیە بینای خوێندنگەکان زۆر کۆنن مامۆستا ڕێبین باسی دوو ئیدارەی کرد ئێرەش دەتوانین بڵێن کۆیەکی ترا
یان وەرتێکی ترە بەتاکید یعنی هیچمان لەوان کەمتر نییە بەڵکو دەتوانین برین زیاتریش مەغدور کراینە. باشە حەزەکەم لەگەڵ مامۆسا هاوتا قسە بکەم مامۆسا لەو ماوەی کە لێرە بوونا تا ئێستا مدیری ناحیەکە تەبەن خۆشەویستان من حەزم کرد بەڕێوەبەری ناحیە لە بەرنامەکە بەشدار بێ و پەیوەندیشم پێ کرد بەڵام بەوە کاری چەند عوزرێک کە پێی نەکرا بەوە کاریەوەی کە لە سەفەر بوو بە قسەی خۆی بۆی نەکرا لە بەرنامەکە بەشدار بەڵام بە ئەمانەتەوە گوتیەوە یان پێ بڵێ ئەمنیش بەقەت خەڵک دڵگرانم بەوەی کە لە شەقامەکەمان بۆ زۆرە بەڵام دەنگی منیش ناڕوە ئەوە قسەیەوە بگوکو ئەمانەت گیانمە شاشەکە بەڵام حەزەکەم بزانم تا ئێستا وەڵامی چیەوە دراوەتەوە لەو ماوەی لەسەر شەقام بوونە و بە تایبەت ئێستا بەڕاستی ئەگەرەوە ئاگرە نەبێ شوێکی ئەوەندە ساردە ناتوانین لێرە باسانی بمێنیتەوە ڕاستەکەی بەڕسمی لیس لایەنەکی ڕسمی جوابی مەی نەدایتەوە ئەوەی ڕاستیبی ینی وەکو ئیداری ڕەنگە ئەوانش لێرە خەمخۆرن ئەوان بە ڕێکاری قانونی خۆیان خەمخۆری وەزاکەی بن بەس ئەمە ئەزانین چونکە کێشەکە کێشەی سادەنی ینی ئەتو ئەبینی تقریبان چەند ڕێگا لەو ماوەی داخراینە بەڕووی بازرگانی ینی تقریبان تو هەستەکەی لەو ماوەی ئەو دوو زۆنە تاولێک جیابووینەوە ینی جالەبەرەوە کێشەکە وازانم سادەنیە زۆر سادێ لە ئەسڵ سادێ ینی ئەوەی کە پارە نییە خزمەتگوزاریەکی سەرەتاییە بەڵاییە و حەلکردنیشی زۆر سادێ یەک تەلەفۆنەوە ئازانم ڕەنگە کتابیشینێ ئەوی ڕۆتیناتی ئیداریشینێ چکە شتەکان تەواون ڕەنگە یەک تەلەفۆن بی باشە لە ماوەی ڕابردوو تەندەرێکی بۆ دەرچووماوە سەو تەندەرە تا چێن دەڕۆی و چەندی تێدا سەرف کرا ئەو تەندەرەت 7 میلیارد دینار بوو بۆی دەرچوو یعنی 7 میلیارد دینار نزیکەی سەتاچلی پرۆژەکەی تقریبان تەواو بووە بەس ئەو سەتاچلە ینی لۆمە حساب کە خراپتر بووە چونکە ئەمە ینی زادەکەن بوویتە چاڵ و چۆڵی زیاتر بە بەراوردەگەر ئەوەی پێشتر تەپ و تۆز لە جێی خۆی تازستان بوو قوڕ و وەلحاسر قوڕ بوو ئێستا تەپ و تۆزە ئێمە ینی وەرزی هاوینیشن بەسەردادێ یعنی ئەگەر هەر ئەوها بەردەوام بی هەر ژیان لێرە نامینێ ینی ئەتووە بینی کە سیارە بێرەدا ڕوات تەم بەسەر ئەو جادەیوە دروستەبی ماوەژەکە بڵێ ماوەس حەزەکەم لەگەڵ ماوەسا ڕێبین قسە بکە ماوەسا ڕێبین تقریبان ئێرە چەند گوندی لەسەر و شەقامەیەوە چێ سوودمەندی سەرەکی و شەقامەیە ماوەسا باسی کرد دەڵێ لە هەفتاکانەوە گرنگی بۆ شەقامەیەدا بۆ ئاوا ئیهمال کرا بۆ دواییە بەڵێ وڵی خۆی ڕێگاکە لە هەفتەکان دروستکراوە بەڵێ ڕاستە و یەک جاریش نۆژەن کراوە ئەوش پینەکردن بوو پینەکەش وابزانام 3 مانگ بەرگەی گرت خۆزگە پینیان نەکردایە چکە چاڵەکانی زۆر گەورەتر و زیاتر بوون لەوەی کە پێشتر تێدا بووم ئاین لە 1970ەوە چەندە تا ئێستا بڵین بەردەوامە ئێمە وچ پێم وتی پێشتر داوامان کرد و پرۆژەکە دەرچوو پرۆژەکەش چۆنە ئاین دۆڵی بالیسان تایبەت مندێکی زۆر سەیری هەیە ینی بەشێکی سەر بە سولەیمانیە لە نەحی بێتواتە بەشێکی سەر بە قەزای شەقلاوێ لە پارێزگای هەولێر کە نەحی بالیسانە ڕێگاکە دوور و درێژە تقریبان 23 کیلۆمەترە ڕێگایەکی زۆر سەرەکیە بۆ مەرزەکانی برێم ئیبراهیم خەلیل حاجی ئۆمەران پاشماق یعنی بەگشتی ڕێگایەکی زۆر بازرگانیە لە بینی ئەگەر بە سیاسی بڵین یانی زۆنی زرد و سەوز یان ئەوتە بڵین لە بینی شارەکانی دوهۆک و هەولێر لەگەڵ سولەیمانی و گەرمیان یعنی زۆر سەرەکیە زۆربەی زۆری بەرهەمەکانی یعنی بڵین کە بازرگانی پێوە ئەکەن چ لە نەوت و گاز و ئەوانەیە هەمووی بێرەدا ئەگوازرێتەوە یعنی ناڵین ئێستا خۆی ئەمەگە باس بکەین خۆشناوەتی دەڤەرێکی فراوانە دۆڵی سماقولیا دۆڵی هیرانە و دۆڵی بالیسانیشە بەڵام زۆرترینی بازرگانەکان بێرەدا ئەکرێتن باش ماوەسە من کە هاتم لە ڕێگا دیقەتمدا چەندین چێشتخانە و مارکێتی گەورەی هەمووی داخراوە ئەو کاریەوەیە کە ڕێگاکە خراپە مسافریان گەشتیار نایداتە و ڕێ و لە بە هەندێژە و ڕێگایە هیچکام لەم چێشتخانەکانی نەبووژاونەتەوە واللهی بەگشتی وایە ڕاست دەکەیت بە زۆری یعنی شوێنێکی زۆر چ لە ڕووی چێشتخانەکانەوە باسی بکەین چ لە ڕووی بڵین هەبوونی هەڵی کار یعنی لەو شوێنە هیچ هەڵێکی کار دەست ناکەوێت یعنی خەڵکێکی زۆر ئێستاوە یەک لەو بابەتانەی کە پێشتر ئیشمانە سەر کردووە لەگەر برادران یعنی لە بەرچ خەڵکیێرە بەردەوام بەرەو چۆلبوونە بەرەو بیابان بوونە یعنی نازانین ئێمەش نازانین هۆکارەکەێت لە بەرچی وای یەک ئیشی لێ نییە ینی سەری ئەو گەنجانەکە تەحەدا ئەکەم یەک لەو گەنجانە ئیشی خۆی هەبێتن هەمووی بێ ئیشیە یعنی دەڤەرەکەش لە هەموو ڕێکەوە یعنی ئیهمال کراوە کاکە تا ئێستا نەحی بالیسان تاکە نەحی ینی هیچ بازاڕێکی نییە هیچ شوێنێکی نیە بەرهەمی خۆماڵی خۆتی تدا ساغ بکەیتەوە باشە چۆن یعنی ئیش چۆن پێ بکەین ماوەسەیز منتیقەیەکتان ناوچێکی زۆر خۆشە لە ڕووی سەیرانگا ئەوانە هیچ گرنگێکی پێدراوەکە
گەشتیار بێتێ؟ بێگومان نەخێر بێگومان یعنی ئێمە چەندین گوندمان هەیە چ ئەو گوندانێک کە ئەکەونە سەر نەحی بالیسان وەکو گوندی خەتە بڵێن گوندی شیرە ئەوانە چەند گوندێکی تریشمانیان ئەوانەیە کەمە سەر نەحیەی بێتواتە وەکو گوندەکان چیوە گوندی زێوە هەرتەل ئەوانە هەمویان گوندی زۆر گەشتیاری و زۆر جوان و خەڵکێکی زۆریش گەشتیان بۆکە بەڵام لەبەر ئەوەی هیچ خزمەت گوزارێکیان نیە ڕێگای تایبەتیان نیە ئێمە شارەزانین باوەڕ بکە ڕێگاکان مەگەر لە هەندێک حاڵەت دەبل ئەکسل بۆی دەرچێتن ئەگەنە ئەبێ بە کەروبار بیگەیتە ئەو شوێنە گەشتیاریانەی باشە خەڵک هاتشۆی بۆ ناکاتن یان شاخەوانانیش خۆ ناکە گەشتیار هەنی هەراوێ بۆیە ینی لەو ڕۆژەوە بەڕاستی زۆر وێرانەیە. مامۆستا حوسین مامۆستا باسیەوەی دەکە مامۆستا ڕێبین دەڵێ وردە خەڵک لە گوندەکە دەڕوا بە فعلیە تۆ شەستت بەوە کردووە کە تەمەنێکتەیە ئەنی خەڵک خەریکە لە بێ خزمەت گوزاری لە خراپی جادە و ڕێگاوان گوندەکە بەجێ بێڵێ لە کاتێکە منتیقا زۆر دووریژ نییە لە خودی پارێزگا چۆڵ بووە منتیقا بەرێ ڕاستە لە دوای پرۆژەی ئاوادانکردنەوەی گوندەکان لە دوای ڕاپەڕینەکە بەڵێ دوسێ ساران بە گەرمی ئاوادانی ڕوویدا منتیقەکە کردەوە بەر لە دوای ئەوەی لە بەرێ خزمەت گوزاری نەبوو تم حەشیوانە بوو لە سنوورەکە ینی بەڕاستی خەرکەکە بمینیتەوە بەرە خەرکەکە بەرەو شارۆی لەوانەیە لە سەتا چلی خەرکەکە ڕۆیشتەوە بەێ ئەدی بێیشی گەنجان کۆ لەو منتیقی وڵا بێشی گەلک زۆرە هەلا یەک لەو گەنجانە بگدا ینی لەو سنووری پێدا ڕووبالیش نەک بڕوە ئەگەر لە سەتا دە گەنج ئیشی هەبی لە سەتانوهەتی گەنج ئیشی نییە بێکارە دەست خۆش بێ ماوەسا هاوتە حەزەکەم باسێکی ئەوم بۆ بکەی ئێستا کە پرۆژەکەی ڕێگاوبانەکەتان چەندی تێدەچێەوە چپارەیەکی پێویستان بە چ بڕیارێکە لەوەی کە ئێوە لە ئەنی شەقامەکان جێبێڵن و تر ڕێگای ئەو ترێلانەش بکەنەوە کە لێرە وەستاوە وڵی پێشەچەوەی برێم ینی ئەمە کە ڕێگا بەڕووی ڕێن تەنیا بەڕووی بازرگانی داخستیان تاکی لە سەرۆی بکەینەوە چونکە هەر ئەوەش ئەکرێ ڕێک وەکو بودجە و پارە و پرۆژە مەزان 7 میلیاری لۆ دەرچوو 7 میلیار بڕێکی زۆر کەمە چونکە شوێنی دیکە هەیە ینی بە 7 میلیار و بە 6 میلیار و نازان بە چەند میلیار پرۆژەی لەسرە 3-4 شەفت ئیشی لەسەرکری شەو ڕۆژ ڕناوەستی ئەمە باوەڕ بۆ قسەی ناکەین کە پارە نییە و پارە لە بانک نەمایە و چونکە مقاولەکە ئەوها قسەیەکارێکە من کاتمە بانقی ئەرێن وڵا پارە نەمایە ئاخر یعنی چ پارە لۆ پرۆژەکی هەیە لۆ دوان هەیە لۆ دیان هەیە لۆ ئێچی نییە لۆ ئێچی دیکەنیە ئەنی ئەو قسەت ناچتە ئاخری کەسیش قەنەعەت ناکە هۆکاری ڕێگرتنەکەشن هەر ئەوەیە هەر بەردەوامی شەبین تا ئەوەی کە چونکە ئەمە جاری دیکەش ئەزمونن هەبوو دەگەر حکومەتی هەرێم نەک هەر ئەمە خەڵکی کوردستان تەواو ئەزمموی هەیە ئەزمونیەکە ئەوەیە هەموو هاوڵاتێک لەو کوردستانەی ئەزانی کە سیقە نییە ینی ئەمە سیقەن بە حکومەتی هەرێم نییە ئەو کاتی ئەمە ئەتوانین ئەو جادەی چۆڵ بکەین و ینی وعد بدەین کات ڕێک بازرگانی کەش بکەینەوە کە ئامێر و شتەکان بکەونەوە سەرکار و ئەو قسە بازاڕێش لە بەنە دەرێ لەوەی خۆیان کە بانک پارەی تێدا نییە پارەی تێدایە دەڵێن ئێوە لەسەر شەقا من ڕۆژێک دادێ بێزار دەبن و شەقامەکەی جێ دێڵن ئایا ئەنی من ئەو قسەی بەرپرسانە لێیان گەڕێن بە خۆیان 2 هەفتە لەوێ دەبن و شەقامەکە جێ دێڵن ئێوە جێ دێڵن قەنەعەتەکەی 6 مانجی دیش لێرە ئەبین یعنی هەر ئەو بەرنامەیتن دەگەر ئەو برادەرانە شەیە لێرە قسەن لەسەر کردی شەوی ڕابردوو 6 مانجیش بخاینی ئەمە هەر لێرە ئەبین ئەو ڕێبازرگانیی ناکەینەوە و ئامادەشین ئامادەی ینی هەر قوربانیەچینە کە لێرە بیدەین چونکە نازام ینی حکومەتی هەرێم شتێکی زۆر ینی سەیرە ینی نموزەکی زۆر سەیرە ینی کە پێرەی بۆ نمونە خزمەت گوزاریەکی ئەو هاسادن لۆ جێبەجێ بکە لە جیاتی ئەوەی بچی بێ بەدەم داواکاریت وە بێ لێدوانەکی بدا کە دڵخۆشکەربی یان مەسەلەن بێتە ئێرانە گوێن لێ بگری لەلایە چیریکە لێدوانە چیریکادا کوردەواری نازانم کونێ دەبەڕێم نەکەی چییە لەلایە چیرەتی ڕێ چیریکا کاتەوە ئەلەساس باکن بەو ڕێینی یعنی تو 10 سارە دەگەر حکومەتی عراقی لەسەرەوەی ڕێک نەکەتی نازام 10 سارە چەند سارە داهاتی گومرجی خۆی تەسلیمکەی ئێستا پرۆژەکی 7 میلیاری لەبەر هەندێک هەنجەتی سیاسی بچووکی بێبایەخ 7 میلیار پرۆژەی 7 میلیاری خزمەتی خەڵکی و هاوڵاتی خۆت پێ ناکەێتی لە چیری کە ڕێکەوە یعنی ئەوە شتێکی جوان نییە وەڵامتان چیە بۆ قسەی کە بەڕاستی و قسەی مدیری ناحێش بوو
بەڵێ تەنها ئەوان زەرێریان بوو خەڵکەکەی خۆیان هەیە تەنها ڕێیان لە هاوڵاتی گرتووە نا یعنی با حەزەکەم ئەو شتەی ڕاست بکەمەوە تاکیدیشم کردو لە پێشتریش ئەمە ڕێی هاوڵاتی و قەمەرە و شتانەمان دانەخستووە ڕێی تیجاریە ڕێی بازرگانیە ئەوشمان لۆ داخستیە لەبەرەوەی ڕێەکە تیجاری نییە ئەسڵەن حکوومەتی هەرێم تا ئێستا لە بەرنامەی نییە نەک لەو دۆڵی بالیسان لە هیچ شوێنێک ڕێی بازرگانی و ڕێ ئاسایی جیان ناکات و ینی لە هیچ شوێنێکی دنیا ئەوە نییە ڕێی بازرگانی و ڕێ ئاسایی بێکەوە تێکەڵبی ینی ئەمە ئەوەن ڕێن لە هاوڵاتی خۆن نەگرتیا تەنانەت خزمەتی ئەو سیاقتان کرد و تڕێلانە شەکەین کە لێرن ئێمە نانمان پێداون خزمەتمان کردوون یان خینە سەرچاومان ینی وەکو هیچ ئەوە نیانی هیچ زەحمەتێکن لە هاوڵاتی و خەڵکی خۆن دروست نەکرد هەموو خەڵکیشن لە پشتە الحەمدولله ئاسایدی ئێوە مامۆستا باسی کردوتی پێم وابێ جێبەجێنەکردنی بڕیارەکەی ئێمە بڕیارێکی سیاسیە لە ڕووی سیاسی و ئێمە جێبەجێ ناکرێگەرنا هەبووە لە پارێزگاکانی تر ئێوە چاودێریتان کردووە کە پرۆژە بکرێتوە تا ئێسەش بەردەوامی هەبێ بەتاکید کە یەک زۆن بنیانی وەکو مامۆستا باشی کرد یان زۆنی سەوز بێ یان زۆنی زرد بێ بەتاکید ئەو پرۆژه ئێمە بە سیاسی کراوە بۆ نمونە ئەگەر تەماشا بکەین ئەو پرۆژەیە تەنها 7 ملیاری کولفەکەیتی تەنها 27 کیلۆمەتری شەوە تەنها 27 کەمتر لە 27 کیلۆمەتریە بەڵام دەبین لە شوێنەکانی دیکە پرۆژە بەردەوامە نزیکەی 100 ملیار کولفەکەیتی باشە خێرە لە ناویەک حکوومەت و لە ناویەک هەرێمدا پارە نەبی بۆ پرۆژەیە کە کولفەکەی 7 ملیار بێت و پارەشەیە بۆ کولفەیە کە زیاتر لە 100 ملیار بێت دیوە خۆی لە خۆیدا پرسیارێک بۆ ئێمە دروست ناکە کە ئەم پرۆژەی بە سیاسی کراوە نزیکترین پرۆژە نمونەی چ پرۆژێکتان لە کنەکە ئێستا بەردەوامە نزیکترین پرۆژە کە چەند کیلۆمەترێکی کەم لە ئێمەوە دوورە ڕێگەی سپیلک کە ئەزمالێنی هەموو جارێ باسیکەینەوە بەڵام ئەوەش نزیکترین پرۆژەیە کە نزیکەی 7 ملیار دینار کولفەکەیتی کەچی ئێستا ئیشکردن شەو ڕۆشتەیدا بەردەوامە خۆی لە خۆیدا ئەوە لە کنەما بیتە پرسیار و کە ئەو پرۆژەیە بە سیاسی کراوە و پرۆژەیەوە پێشەوانی تەندەری بۆ دەرچوو بوو و بەشێکی جێبەجێش کرابووە بە تاکید پێشەوانی دەست بە پرۆژەکە کرابوو باشە بیدە مامۆستا گوێم لێ بوو کێشەی ئیداریشتان لەم ناوچەیە هەیە بەوە کاریەوەی کە کارتی نیشتیمانی دەبێت لێرە بچنە هیران پێم وابێ ئەم کێشە ئیداریانە چیەکە لەم ناوچەیە بوونی هەیە والله ئەم کێشەی کارتی نیشتیمانی زۆر قورستر لە کێشەی ڕێگا بۆ زانیاریتان یعنی کێشەی کارتی نیشتیمانی پێم وایە ئەو سزای قورسترەکە بەسەرماندا جێبەجێەکەن مامۆستا سزا پێ سزایە بەو خوای عەز ناکەم ئەو قسەی بکەم بەڵام ئێمە وای بۆ ئەچین یعنی هیوادارم غەڵەت بین هیوادارم هەڵە بین باش یعنی من ئەو خەڵکەی ینی ئەو بینەرانەی کەناڵەکەتان کە گویان لە قسانەی منە با ئەوان بڕیاردەن بزانین بەڕاستی سزاییان نەحی بالیسان نەحیە نەحی هیرانیش نەحیە باشە نزیکی 50 کیلۆمەتر لە ئێمە دوورە ناحیەی بالیسان کارتی نیشتیمانی لێ هەڵگیراوە باشە بۆ ناحیەکە کارتی نیشتیمانی نییە ئەگەر دادنووسی نییە ئەگەر کارێکی نییە باشە نابێ ئەوان لە ناحیە بن هەڵگیرا بۆچێ بۆ ناحیە هیران کە لەوانێ زۆرینەی خەڵکی ئێرکوانە ئەوانەی کە سوکاری ئەنفالن کوڕێشان ئەنفالە داچیان ئەنفالە باوچیان ئەنفالە ئەبێ سیارێک بەکرێ بگرێت کە نیەتی معاشەکەی ئەوە لێی بڕاوە ئەبێ بڕوات 50 کیلۆمەتر ببڕێ بە چ ڕێگایەک ڕێگای بالیسان چەند وێران ڕێگای هیرانش ئاوە وێرانە یعنی بۆ بەجارێکی کارەکەت پێتەواو ناکرێت ئەبێ 3000 بۆی بچی بە گوێرە ئەو ئەگە ئاسانکاری وەکمە ئەو زەکارەکە باشە بیانوت چیە مامۆستا دوو ناحیە لە هەردوو شوێن ئەنگۆ پێویستەکە ئەوەندە کیلۆمەتری ببڕم بچی ناوێ چەند کیلۆمەتری دەبڕم بۆ هیران نزیکەی 50 کیلۆمەتر نزیکەی باشە بۆ کاکە باسزامان بدەن با لە شەقڵاویاندانا بەچکە سەرڕێی خۆمانە ینی نزیکەی شەقڵاو 25 کیلۆمەترە باشە سەر ڕێگای خۆمانە سیاری تایبەتی نایە بۆی بگری پارێکی زۆر بدەی هەر بەس نەفرات ئەتوانین بیگەینێ باشە بۆ ئیلا بردیانە هیران دواتر ئەوەی ئێمە کە وەڵامیان چیە مامۆستا بۆ وەڵام نییە چی وەڵامان بداتەوە یعنی خۆشیان ئەڵێن ئەجا بۆ زانیاریشت بالیسان ژمارەی تایبەتی لە بەغدای بۆ هاتەوە بۆ کارتی نیشتیمانی یعنی بنکەچی فەرمی لە بالیسان بکرێتەوە ڕۆژێک هەنجەتی ئەویان گروتیان شوێنی تایبەتی نەوتمان کاکە ئێمە خۆمان خانوێکی بۆ ئەگرین کاکە ئەوعد ئێمە ئەو گەنجانە پارەکۆ ئەەکەینەوە پکری ئەو خانی عیدی خۆم ئەگە کەس ئامادەنم مخۆی ئەمەیدەم باشە لە ماشەکەی خۆم کرێکەی دابینەکەم ئەگەر مەسەلە شوێنە بەڵام ئیترەوە چەند بیانێکی سادە بوون ناحیەی هیرانیش ئەوەی ئەمە برێم داتەمان بۆ کردووە ژمارەی دانیشتوان و نفوسەکانی لە ئێمە کەمترە هی ئێمە زیاترە باش عین چ هۆکارێک بەس برن دەبەر ئەو هۆکارێک کاکە من لەو سەدای ئێوە پێیان ئەنێرم با هەر بەرپرسێک هەر کەسێکی شارزە با پێمان بڵێ چه هۆکارێک وای کردووە بالیسان کارت نیشتیمانی لێ نەبێت بچێتەوە هیران کاکە هیران با هی خۆی لێبێ هی مەشکی خۆمان هەبێتن کاکە ئێمە گوندمان نێک هاول نەکرابێت
من بەخۆ بە چاوی خۆم دیتەوە ئەو شوێنانەی کە هەڵدراوەتەوە 5,000 سوتاوە من 5,000 دی ئەو خاکەی ماخ سوتاوە تۆ باران کراوە کورە هەرچی شتی خراپە لەگەڵ ئێمە کراوە لە سەدەمی بەعس لەسەرچی لەوەی نامانداوەتە پێشمەرگا باوکی من و باوکی و دایکی ئەو کە ناوێنداوەتە ئەو پێشمەرگەی بەڕاستی یعنی کە بریندار کران هە لەسەر ئەوە بوو کە کوژراین ئەنفال کران چیمیا باران کراین هەرچی ینی سجن کراین هەرچی کرا لەسەر ئەو پێشمەرگە نامانداوەتە پێشمەرگە کاکە ئێوەش هەلقن بە وەفا بن بەس کاکە بە وەفا بن یعنی سزامان مەدەن وەکو ئێمە بۆ ئەومان بوو بگەین بە کوردستانێکی ئازاد سوپاس بخوا پێی گەیشتین ئێدا فەرمون ئێوەش بەڵێنەکانی خۆتان بەنەسەر وەکو عیزبی بەعسەکە سزامان مەدەن تکایە بیدەمە وەسەید ئەوەی کە بە بیرتە ئاوارە بوونیە و خەڵکەیان ئەوەی کە مامۆسا باسی کرە و ڕووداوانە چیت بە بیرە کە خەڵکی ئێرە بازیە و ناخۆشیانەی دابێ بێ وڵای جەما مۆستا ئێستا ئەگەر بۆت بیان کەم و بۆت بجێرمەوە ئەو ڕۆژە سەختانەی کە ئەمە دیتمان تێدا ڕۆیشتین وەڵای مایکەکەی نزیکەوە لە خەرک گریانی بۆ دێ خەرک گریانی بۆ دێ لەبەرەوەی کە چیمیا باران کە ئەنفال بوو زیندە بەچاری هەموو شتێکماندی بەچوی خۆمان ئەمە فکر لەو ڕۆژەی ئەەکەینەوە فکر لەو ڕۆژ ئەەکەینەوە کە داواکارێکی سادێ لەو حکومەتی مایکەین هەر خۆیتی بێەوە ئێمە داواکاربین بەخۆی بیکات بەخۆی ئەو پرۆژانە بیکات پرۆژەکی زۆر بچووکە ینی ئەوە نییە کە گیر بخوا بەڵێ ئێمە ئەو ڕۆژامان بەبدێ ئەگەر ئەو کەسانەی کە دیدیتیان کە بە تەراکتۆر و بە قەلابەی ئەو بریندار و چیمیانە زیندە بەساری ئەکران و لە معمەل خێری غەلیفانێ ڕوو ئەکران و جەنازەکان داتنەوە بە شێوەک داتنەوە چۆن بوو خەرک ئێستا گریانی بۆ دێ وڵی ئەگەر کە بەبییرمان دێتەوە گریانمان بۆ دێ ئەنێو ژیانێک کە بەڕێتان ئەرێ وڵی لەو ژیانەی کە ئێمە بەڕێمان کردیا تێگەشتی ئەو ڕۆژە سەختانەی کە بەڕێمان کردیا لە هەموو شۆڕشەکان بەڕاستی هەر لە شێستەکان بگرەوە هەتا ئێستا بەڵام خزمەت گوزاریەکان تاوەکو پێویست گوزاریەکان ئەوەیە خۆ داواکاریێکی سادەی ئێمە کە ئەیکەین بەرامبەر بە حکومەتی خۆمان حەقوێ بێ ئەوەی ئەمە داواکار بکەین ئەوانە بە خۆیان لیژنەی متابعابی لەو شوێنانی کەەوە پێویستیان پێ زەرورن ئەوە چەند ڕۆژە خەڵک لەسەر شەقامە تا ئەمە لێرەینە داواکارێکی زۆر سادە و بەسیتە ڕێگایەکی ئەوهانی بەقەدەر لە دۆری ئالانەیە تاشتەوە سەر و چاوی ئەو ینی زۆر کەمە بەڕاستی بەڵام جێبەجێکردن کو بووە وڵی ئەوجا ئەو حکومت بەخۆی ئەزانی باشە بەردەوام دەبن لەسەر جادێ ئەگەر وڵاجا بە هیمەتی ئەولانە و ئەو خەرکە و ئەو جەماوەرەی دەرین بەردەوام دەبین هیمەتتان هەیە ئەگەر ئەوە دنیا لێست سوێتەمان خۆشەویستان بڕاتە نەبێستا زۆر ساردا یعنی ماوەستا زۆریش سەرمە ئەگە ئەوە دنیا ساریش بە بەردەوام دەبن ئەمە هەمان ڕۆژی هیمەتداری ئەو ڕۆژەین کەەوە ئەمە بەعس بە هەموو شێوێک لەسەر ئێمە و بە تۆپ و بە تیارە هەمان هیمەتی هەموو ڕۆژانی ئەو ڕۆژانشمان هەیە و هەر بە بیریشمان دێتەوە دەست خۆش بێ با بێم وڵای مامۆسا حەز دەکەم لەسەر ئەو ڕێگایە طبعا مدیری ناحیە قسم لەگەڵ کرد ئەوش دەڵێ من وەکوان پەرۆشم لایەنە سیاسەکان چیان گوتیە کە لێرە ڕۆڵیان هەیە هەردوو زۆنیانی ئەوان چی دەڵێ لایەنی سیاسی بەڕسمی هەتا ئێستا ینی وەکو بەڕسمی بڵێن ینی هیچ شتێکی وای نەکردیە کە جێی دڵخۆشی بی نیە جارێک تەلەفۆنەکە کرێ لە لای یەک لەو لای نازانم ئەو شتە سادانە ینی هەم خەڵکەکەشی پێڕازی نابێ ئەمەی پێڕازی نابین چکە ئەزمموی پێشتر ناهەیە دەگەریان هەم هیچیش نییە وەکو نەتیجە هیچ نییە ینی ئەوەی کە ئەمە زۆر پێی دڵخۆشین بەردەوامی خۆمانە بەردەوامیشین و گەشتبینیشین ینی وازین ئەو ڕێگایە بە کۆڵنەدانیمە و بە گوێگرتنی حکوومەتیش دەگەری هەر دێتە خەت و ئەگەینە نەتیجە مەقاول و کۆمپانیاکە کەوت تەندەرەوەی بەدەستگەیشتووە دەڵێ پارە نیە لە بانک هەروەکو بە خۆشت ئاماژت پێدا ئەم بیانوەیەکە کێوە قانع بکات و شەقام بەجێ بێڵە نەوەڵا ینی ئەو بیانوە نزانم منداری پێر ناخەرەتین ئەم تەکیدم کرد و جارێکی شانی ئەو قسە مندارش پێر ناخەرەتی پارە نیە لە بانک یانی چ یان چ پارە 7 میلیار هەیە هەفت نییە ینی ئەوە قسەیە حەزەکەم لێر تەکید لە شتێکی دیکەش بکەم ئەوش ئەوەیە جارجار ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆ بە هەردوو لە ئەو تۆمەتە نەدرێتە پاڵ کە علەساس ئەمە لە ینی سیاسی لە پشتنە و بەسەر بە زۆنەچی نەدژی زۆنەچی دی و لەو نازانم ینی ئەو قسانە هیچی جێی بڕوانین چونکە هەموو ئەو کەس هەموو ئەوانەی کە لێرە دانیشتین ئێستا هیچیان ئینتیمایان لەنا ئەو خۆ پیشاندانەی کە لێرەینە لۆ هیچ حیزبەکی سیاسی نییە ئیشیش لۆ ینی ئەوەی ناکاکە بۆ نمونە بە پشتی حیزبەکی دژی حیزبەکی دیکەوی کاکە زۆر سادێ ئەوە سیارەی منە لەو ڕێات تێکچوو ئەوەش سیارەی ئەو مامۆستایی و ئەوانە و ئەو خزمانە و هەر بیست گوندەکەی ئێرە لەو ڕێات تێکچوە و سادەترین شێ ئەو ئەنوێ کاکە ئەو ڕێن لۆ چاکن
ڕووداوی هاتوچۆ چۆنە مامۆستا لە وڵای ڕووداوی هاتوچۆ ینی ڕووداوی زۆر ناخۆشی لێ ڕوودا ینی جێ ئاماژ ڕووداوی هاتوچۆ زۆر ڕوویدا ینی چەند نزیکەی 6 کەس بووتە ینی بوویتە قوربانی هەرمانی پێشتر دەگەر ئەو سیارانە ینی ڕووداوی دڵتەزیێن ڕوویدا و 4 کەس جانی لە دەستدا باش دەستە خۆش ئینشاڵڵا بە بەهشتیان شاد بکە مامۆستا باسی ڕووداوی هاتوچۆمان کرد ئەو بار هەڵگرانەی کە لێرە بازرگانی دەکەم بۆ جادە ناخۆشیەوە تا چەند ئەوانش بوونەتە گرفت بۆ ڕووداوی هاتوچۆ لە بەردەمیەوە و زیاتر تێکدانی شەقامەکەتان ئەگەر وەکو نمونە وەریان بگرین زۆربەی ئەو ڕووداوانە بار هەڵگرەکان هۆکاری سەرچینە کە دەبین ئەو ڕێگاش بەو شێوازەی خراپە حکوومەتیش دەبێ پلانی خۆیتی بەڕاستی ئێستا بە نمونە ئەگەر بێ پلانەی حکوومەتتان بۆ باسکەم لێرە کێشەی داناوە قەپانی داناوە لە چێن دەری داناوە لە کۆتایی ڕێگایەکەی داناوە واتە ئەگەر باڵ هەرگرێک بێت لە ڕانێ و لە چوارقۆنە و یان لە شارەکان دیکە بێت تا دەگاتە ئەو منتیقەیە هەمووی بارە زیادەکەی پێیە لە کۆتایی شەقامەکەی کێشەکری ئەو جێ پرسیار نیە یعنی ئەو بێ پلانی نییە پێویستە حکوومەت ئەگەر ئەو جادەش تاکە پلان دابنێت بەلایەنی کەم ئەگەر ئەو کێشەش دانەبات یەکریکە لە سەرەتای ڕێگایەکەی دانێت یعنی پێویست ناکە هەموو جارێ ئەو ئۆتۆمبیلانە بە باری زیادەوە بێن لە کۆتایی شەقامەکە ئێگە بارەکەی زیاد بفڕێدا وڵا کاکە با لێوێش فڕێنێدا بی بە یەکزاری بیبات باشە حکوومەت و لایەنی پەیوەندیدار لاف و گەدافیەوە لێ دەدەڵێ بەشێکی شەقامەکەمان بۆ چا کردو سەتا چلمان جێبەجێ کردووە ئێوە دڵتان خۆشە بۆی کە جێبەجێکرا وەڵڵاهی خۆزگە هەردەستیان لێنەداوە پێشتر هەندە قیرن ئەدیت هەندە خیر نەدیت لەوەرەوەی پێشتری زۆر خراپ بەڕاستی بانەرە خۆزگە بەوەی پێشترە خوازین بەڵام باوەڕکە ئێستا هەرژیان نەماوە ینی شەقامەکی خۆڵ ئەو هەموو بازرگانیە ئەو هەموو تەپ و تۆسە بە تایبەتی لە منتیقەیەکی ئاوە باوەڕکە ئێستا نەخۆشمان هەیە نەخۆشی چەیکی میایی ئێستا لە ژێر ئۆکسزین دەیە یعنی هەر ئایبێش هەرمە ئەو هەموو تەپ و تۆزە بەسەر ئەو ناوچەیدا بڕوات ئەو سەوز و جوانە گونا حوتە و تۆزە بەڕاستی و جاو گژە جوانە سەوزەی بشارێتەوە ینی حەزەکەم سمۆلای مامۆستا ڕێبین مامۆستا ڕێبین دەتوانین بڵێن ئێستا کە ئێمە بمان هەیە بینە ناحیەکی وەکو بالیسان بۆ هەموو گوندەوە بشەقامێکی خۆڵ دادەین وەکو گوندێکی لابەلا والله جا ئێمە هە لە گوندێکی لابەلا دەستمان پێ کرد قوربانیماندا دیارە ئەوانش حەزیان لێ هەر ئەو یادگاریان بمێنێ هەر چۆن لە کۆندا بە تراکتۆر و تەنەکتەر و ئەو شتانە هاتوچیان بۆ بالیسان و بۆ گوندەکان وەکو شێخوەسان و توتمە و خەتە و شیرە ئەوانە ئەکرد دیارە حەزیان لێ ئەو یادگارە هەر لە بەرچاویان بیتن بەڵام خۆزگە ڕێگاکە خۆر بە خۆزگە چونکە ئێستا من بە یەک ئەوەی یعنی تێبینیم هەبوو لەسەر قسەکانی ئەو مامۆستا بەڕێزانە سەدا چل نیە خۆی بۆ زانیاریتان سەدا چل دەستکاری نەکراوە ینی ڕێژێکی ئەم نەتوانین بدەم سەدا بۆ 15 دەستکاری کرا ئەو دەستکاریکردنەش بەس تێکدانی ڕێگاکەیە یعنی هیچی بنیاد نەندراوە ئەوان دەڵێن بەشێکی جادەکەمان تەبان بەوەی مدیری ناحیەش بەڕێبەری ناحیەش دەڵێ ئێمە بەشێکی جادەکەمان چاکرد و پرۆژەکەمان دەست پێ کردووە بەشێکی جادەکە 8 کیلۆمتر عفوان ببوون 15 کیلۆمتر بۆ 16 کیلۆمتر هەڵکەندراوە فقط قیڕەکەی هەڵگیراوە هیچ دەستکارێکی نەکرا بۆ چاکسازی ینی ئەمە کارین دەستی پێ کردووە بەو باتایی کە قیڕەکەیان هەڵکەندووە یعنی ئەو قیڕشکە هەڵکەندراوە یعنی لەگەر بارینی باران و هاتنی ئەو شتانە کە بارانکی زۆر باری لەم بەهارەیە یعنی هەموو چاڵ و چۆڵە یعنی ئەگەر 10 متر ببڕی ئەبێ 20 قۆرت ببڕی یعنی لە 10 متر حدا ئەەکەم ئەوە جادێ ئەچین بێکەوە ئەی پیوین لە 10 متر ئەگە 20 قۆر بۆ 30 قۆرتمان نەبڕێ حەقتە بێ یعنی والله بلەوەتی لای کە بە سیارە پێدا ئەڕۆم خۆم نازام چۆن بڕۆم ینی خۆم نازام چۆن بڕۆم یعنی ڕەحمەت لەو کەسەی کە بەو ڕێگادا ڕۆیشتووە مامۆسایەوە بۆ خزمەتی هەرچەندە مامۆساش بەشێک ئاماژەی پێدا بۆ خزمەتی نەخۆشخانە و باسەکە کارتی نیشتیمانێکە دەڵم بۆ بابەتی خستەخانە و بابەتانە ئێرە چۆن و تاچەند خزمەت کراوە ئایا بۆ شەقامەیە دەتوانن نەخۆشەیەکی بەپەلە بگەێنە یەکێک لە نەخۆشخانەکان والله یان ئەوتە ئەگەینتە زیان ئەوتە حیاتی لە بەرزتە دەر هەر ئەوەندەیە ئێوایە یعنی بۆ ئەو ڕێگان نییە ینی نەخۆشخانەکەتان چۆنە 24 ساعت والله تقریبا 24 ساعتی بەڵام کەم و کوڕشی زۆرە یعنی ڕاستە کۆمەڵە دڵسۆزی لێ دەستخۆشیان لێ ئەەکەین بە حقات یعنی ئەوە نییە بڵێن پێمان وەدیتون بەڵام ئەوە لە ڕووی کارمەندەکان نا
باڵکو لە ڕووی دابینکردنی پسپۆڕی باشە پسپۆڕی. ئێستا پسپۆڕی هەناومانیە باش ئێمە کۆمەڵی برینداری کیمیاویمان هەیە ئێستاش لا یازال بەردەوامە یعنی ساڵانە چەندین برینداری کیمیایی وەفات ئەکەن باشە ناکرێت لە منتقی خۆمان خزمەت بکرێن ناکرێت خستخانێکی ئازبەرزی هەبێ زۆربەی پسپۆڕەکانی لێبێت ناکرێت بۆ هەر نەخۆشیێک بێ ئێمە بچین بۆ هەولێر ئێغۆ ڕێگا کەشمان تەواو دەی چۆن بچین ئێوانە یعنی لە بەڕاستی زستانە مامۆستا ڕێگەکەتان خراپتری شەلەوەی کە ئێستا هەیە بێگومان زۆر خراپترە تۆ چاڵەکان پڕ ئاوە نازانین ینی ئەمە چاڵەکە قوڵات ناکرێت خۆ تۆ لە 10 کیلۆمتر بە 2 ساعت بەڕشتیوە ئەکرێتن ئێوانە ینی نازانیم ڕاستی سەرمان لێشیوە لەم جادێ باش مامۆساوتە بۆ لەو کاتەیە خۆپیشاندانتان دەست پێ کرد بۆچی ئێوەش لەو هاوینەیە و لەو بەهارەیە دەستان پێ کرد کات بوو لەم بزەبت ینی ئەمە ئەوەی ڕاستیبی هەر سەبر ناگرتیە بزەبت لەو تەوقیدەی ئەوەیە هیچی لە پشتنی ئەوەیە کە گەیشتی تەبینە قاقان ینی ژیانن نەما لەبەرێ ئەوە زستانەکەی ڕەنگە ئاو قڕ و ئەوە بوو کەمتر تۆز دروستە بوو ئێستا تاو بارانەکان نەما باران نەما و ینی ئەوەی ئەو تەپ و تۆزەیە بە یەکجاری بێزاریاکردینە ینی وەڕزیاکردینە ئەوەیە مەسەلەکە حەزەکەم کۆتا پەیامیش پێ بڵێ چکە بەداخەوە کاتێکی بەرنامەکەمان دیاریکرا و کاتەکەمان تەواو دەبێت کۆتا پەیامت بۆ لایانی پەیوەندیدار چیە مامۆستایەوە وڵا کۆتا پەیامم ئەوەیە داوایان لێ یەکەین ینی داواکاریەکەیمە زۆر بە سادە وەربگرن زۆر بە سادە ئەوەیە کە پرۆژەکەمان بۆ تەواوکەن پرۆژەی نیوەچری حکوومەتی هەرێمە لەسەرەوە دەکەوە زۆر بە سادە وەرگن ئەو ئەم پێ دوایە چۆن وەری دەگرنەوە داواکاری نازانم ئەگەر بۆیە ینی من بەگومانم لەوان پرۆژەکی سادەی بەو جۆرە دووجار خۆپیشاندان و بە هەردوو جار هەژدە شەومانەوەی ناوێت لەسەر جادە یعنی لۆ تاکیدەکەم و ئەمن لیان بەگومانم یعنی پرۆژێکی 7 میلیارد دیناری نزیک 23 کیلۆمەتری ئەو هەموو تەکلیف و 22 گوند بێتە سەرجادە و چەند شەو ڕۆژ لێرە بخەوی و یا تاغبینی لێرە بمینینەوە یعنی ئەو هەموو تەکلیفەی ناوێ ئەمن لەبەرەوە لیان بەگومانم یعنی پێم خۆشە زۆر بە سادەوەری بگرن و پرۆژەکەن لە تەواو بکەن وەکو بەردەوامیش ئەمە دڵنیا بن بەردەوامە بین بەردەوام یەکەن چییە یەک دوو چەکن لە دەستە چەکی یەکە من ئەوەیە کە یەکگرتووی و یەکڕیزی هەموو چین و توێژ و بیانی نازانم لە بە تەمەندترینەوە پێداوەرە تا بچووکترینی تەمەند تێیدا دوو نیەت سافی خۆیتن و ینی وازحی پەیامەکەیتن پەیامەکەشن زۆر وازحە ئەوەیە کە بەو دووشتانە ئەتوانین بەردەوام بین دەست خۆش مامۆسایەدی کۆتا پەیامی ئێوە چییە بۆ لایانی پەیوەندیدار سەبارەت بە خزمەت گوزاریەکان بەگشتی زۆر بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ینی بەڕاستی ئەگەر وەکو نەحەی بالیسان وەربگرین تەنها یەک گەڕەکەیە کە بۆکو فەرمی دروستکرابی گەڕەت شەهیدان کە بۆ کە سوکاری شەهیدان دروستکرەیە بەڵام ئەو گەڕەکە ئەگە تەماشای بکەی هیچ خزمەت گوزارێکی نیە لە تۆڕی ئاو لە کۆنکرێتی ناوشەقامەکان لە تا بگرە پرۆژەکە بە سەقەتی دروستکرا یعنی ئەگە تەماشای پرۆژەکان بکەین لە هەموو لایەنە کەم و کوڕیزی هەیە بەڵام بەلایانی کەم کە ئەوان بەردەوام باسی کە سوکاری شەهیدانەکەن کە سوکاری ئەنفالکراوان کە سوکاری چیمیاییەکەن ینی باوەڕکە تەماشایەکەی ینی جەرگت بێوانژانەکە بۆ کە سوکاری شەهیدان یەک خاڵی دیکەش ئێستا بە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان خانوو لە ناحیەکان ڕاوەستاوە بە تایبەتی ناحیەی بالیسان بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن کەس خانوو دروستکە باشە کەسێک کە ژیانی هاوسەرگیری پێک دێنیت پێویستی بە خانووە لە دەرەوەی سنووری شارەوانیش ئێگەر خانوو نەکات چی بکات گرفتەکانتان زۆرن یعنی هەریە گرفت نییە بەڵام ئەو گرفتەی کە زۆر ئێستا دیارە و ئێمە هاتینە جادا تەنها ئەو شەقامەیە دەست خۆش بێ مامۆستا ڕێبین کۆتا پەیامتان چیە بۆ لایانی پەیوەندیدار و سەبارەت بە خۆپیشاندانەکەتان وڵی وەکو خۆپیشاندان بەردەوامە بین بێزار نابین تۆزێک بەکە لە ڕق ناسراوین ئێمە خۆشناوە باوەڕ بکە باوەڕ یعنی کە شەوانە لێرە ئەبین و ماڵ و منداڵ بەجێ دێرین تامی لێوەرەگرم من وەکو خۆم ینی ئەمە داوای مەکتەبیشمان چکۆ مامۆستای زۆری نەمان یعنی تکلیتمان شەفتات یعنی بە سرە ئەچین و داوام و بەزم ڕزمانە باوەڕکە تام چێژی زۆر هەیە کە تێرخەو نابین لە داوام کە هەست بە هیلاکی ئەکەین ئەوانە یەک دووش وەکو پەیامم بۆ حکوومەت کاکە با قسەشی برایانە بکەین با پێک بین بەڕاستی پێم خۆشە بە وەفا بن کاکە ئەمەش ڕۆڵی ئەو وڵاتین ئەکرێ برێم وڵی کاکە من کوردستان نایە من عێراقیم ئەکرێ من برێم ئێرانیم ئەکرێ من برێم خەڵکی تورکیام نازانم کوێم کاکە وەڵام من کوردم چ بکەم یعنی تاوانی من چێکە من کوردم و کەوتومەتە بندستی ئەوانە کاکە ئێوە براگەورە بن بە وەفا بن ژیر بن عاقڵ بن دەوەرن عەلاقەن یعنی
ئەو وەفای کە لێر لەگەڵتان نواندراوە لەگەڵ باوکو باپیری ئێوە نواندراوە فەرمو ئێوەش بە وەفا بن و مردی خوا دەستە خۆش بێ ئاسە حسین کۆتا پەیامی تۆ چییە بۆ حکوومەت و لایەنی پەیوەندیدار واللهی ئەمان کۆتا پێیاوی من ئەوەیە ئەو ڕۆژێک کە ئێمە ناوەکمان هەبوو دەمانەگۆ کورد و کوردایەتی برایەتی ئەو ڕۆژێک کە کورد و کوردایەتی و برایەتی بوو پێشمەرگە بوو بەرگریش ئەو جەماوەرە بوو بەهیمەتی ئەو جەماوەرەی و ئەو میلەتەی داماوەی کەوا پێشمەرگە لەو شاخانە بەزەرگ بوو بە ئەو ڕۆژش بێتەوە یادمان بە ئەو ڕۆژش بینەوە بەرچاوی خۆیان ئەو ڕۆژە سەختانەی کە دیتمان تێپاران بە هەر ئەو برایەتی ئەو ڕۆژە بینەوە بەرچاوی خۆ بەرایەک لەلایەنەکانە من قسەکەم جێم لێ بوو هەموو زادیان گۆ خۆزگە ڕۆژێک بوو باین بە حکومەت هەتا ئەو دارەشمان هەموو گلۆپمان وێ هەخزبانە بەراکەرجی تەرافیکە کارەبایەکەمان زۆر بەداخەوە بەڕاستی مامۆستا مامۆستا زۆر سپاسان دەکەم سپاس بۆ ئێوەکە لەگەڵمان بوون سپاس بۆ ئەو گەنجولا و هەموو چین و توێژەکانی کە لە دواوی کامێرا لەگەڵمان بوون سپاس بۆ بەرگریتان لەم سەرمایە کە بەڕاستی دنیا لێرە زۆر ساردا بەڵێ زان و خۆشەویستان بەم ئەندازەیە گەشتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتێ لە دۆڵی بالیسان بۆ هیوایی کە خەمەکانی ئێوان حکوومەت خەمێکی لێ بخوا و داواکاریەکانیان جێبەجێ بکرێ بۆی کە ئەو چین و توێژ و مامۆسایە کە لە قوتابخانەیە و مامۆسای مزگەوتەکە لە مزگەوتە خزمەت دەکات و گەنجێکە کە خاوەنکاری خۆیتی بگەڕێتەوە ماڵەکەی خۆی وی تر شەقامەکەی چا بکرێت تاڵقەیەکی تر و خەمێکی تر بێ عەزیز و خۆشەویست شاد دەبینەوە بەخوای